لو أنزلنا هذا القرآن على جبل 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 لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لواني 511 لوانەکانی تفسير القرآن پیرۆز بێم و خزمەتتان بەمەبەستی ڕەزامەندی رب العالمین و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوە بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وقالت اليهود يد الله مغلولة غلت أيديهم ولعنوا بما قالوا بل يداه مبسوطتان ينفق كيف يشاء وليزيدن كثيرا منهم ما أنزل إليك من ربك طغيانا وكفرا وألقينا بينهم العداوة والبغضاء إلى يوم القيامة كلما أوقدوا نارا للحرب أطفأها الله ويسعون في الأرض فسادا والله لا يحب المفسدين. والله خوش بسم كلواني رابردوش كمك لخزمة دواتة بيروزة دابوين كوا باز يك لقباحة هرق وركاني يهود دكا برامبر برب العالمين كاتك ودرين وقالت اليهود يد الله مغلولة كاتك درين دستي الله سبحانه وتعالى مغلولة كوت كراية واتنابخشي واتوصفي دكن والعياذ بالله بويك وبخيلة وكل وانا رابرج باس معك كسيق ياخد سن كسيق لوان او قصي كردية او بأدبية قوري كردية بلام كاتك هذا فرمي يهود هموي وادلين بلقي لسروي أمان رازين بوقسي لويا قصة كذا ديتا بالهموان غلت أيديهم ولعنوا بما قالوا لبران بردا رب العالمين دفرمي غلت أيديهم دستي أوان كود بكري وزنجير بكري ولعنوا لعنتيان ليدا بما قالوا بوقسي ككرديان يتر غلت أيديهم هەندێک لە زانان دەفرمواتە خوای گەورە دوعان لێ دەکا بۆی کە کو ئەوان ئیتهامی خوا دەکەن والعیاذ بالله بۆی کەوا بەخیلە خوای گەورە دەفەرمی ئەوان بەخیل ببن و دەستیان ئەوها بەو شێوەی کۆت بکرێتن بە هیچ شێوەیەک نەبەخشن. ئیتر لەوەش تەماشا دەکەی فعلا طبعا دوعای خوای گەورە سبحانه وتعالى هەر کەسێک بکرێ بە تەئکید وەکو دوعای بەشەر نییە چکە بەشەر لە دەسەڵاتی دانێ و داوا دەکە بەڵام رب العالمین کە دوعا لە کەسێ بکات توانای هێو جێبەجێشی دەکە لێ تەماشا دەکەی بەخیلترین کەس و چاوچنۆکترین کەس لا یەزال لەو وجودەی یەهودە لێ ئەگەر کەسێک زۆر زۆر بەخیل بی وەکو دابوونەری تێش ناو ئێمە دەڵێن دەڵێی جوولەکەیە. ئیتر خوای گەورە دەفەرمی ئەوان بەخیل بن ئەوان دەستیان کۆت بکرێ. هەندێک لە زانانیش بەو شێوەی لە چیت دەنەوە غلت ئەیدیهم لەوەیەوە هاتێکەوە دەستیان کۆت بکرێ و دەستەکانیان کۆت و زنجیر بکرێ و لەگەڵ ملیان بپێچرێتەوە کەوا نیشانەی ئەسیربوون و زەلیلبوون و ڕیسوابوونە. ئیتر بەڵێ هەر لە هەر حەربێک کە بیکەن خوای گەورە دوعایان لێ کردێکەوە ڕیسوا ببن و بە ئەسیر بکەونە بەردەستی مسلمانان. ولعنوا وهروها لعنتيان ليدا لدور بن لرحمة رب العالمين بما قالوا بسبب أو بأدبك قتيان بل يداه مبسوطتان بلكو رب العالمين يداه هردو دستي خواي قورا كراوية دبخشي وكلو حديث لواني رابردو باس ما كركوا بيان صلى الله عليه وسلم بصفي رب العالمين دكا
لەو ڕۆژەی کەوا ئاسمانەکان و زەوی خەڵق کردێ هەتاکو ئێستا بە شەو بە ڕۆژ دەبەخشی هیچیش لە خەزێنەی کەمی نەکردیە. بەل یەداه مەبسووطەتان یونفق کەیفە یەشاء ئەوەی مەشیئەتی لەسەر بەو شێوەی کە ویستی لەسەرە دەبەخشی خوای گەورە سوبحانه وتعالە کەوا مەشیئەتیشی ئەو پەڕی حکمەتی تێدایە. ينفق كيف يشاء وليزيدن كثيرا منهم ما أنزل إليك من ربك طغيانا وكفرا. ئیتر ئەو ئاەتانی کەوا لە بۆ پێغەمبەر دادەبەزی صلى الله عليه وسلم لە قورئانی پیرۆز کاتێکەوە لە بۆ ئیمانداران دەخێنرێتەوە دەبیتە مایەی نور، دەبیتە مایە ئەوەی کەوا زیاتر هیدایەت وەربگرن. بەڵام بەرامبەر بەوان چونکەوان لە ئەسڵەوە کوفریان لە ناو دڵ و دەروون هەیە، مەبەستیان ئەوەی ئیمانی پێنێنە، ڕقیان لە حەق دەبیتەوە. هەر ئاەتێک لە بۆ پێغەمبەر دێتە خوارێ صلى الله عليه وسلم لە زیاتی ئەوەی کەوا ببیتە مای ئیمان هینانیان بە پێچەوانەوە بە سەبەبی ئەو حقد و کوفرەی کە لە ناو دڵیانە دەبیتە مای ئەوەی کەوا زیاتر و زیاتر طغیان بکەن و سنوور ببەزێن و زیاتر کوفر بکەن. وەلەیەزیدەنە کەثیرا منهم ما أنزل إليك من ربك طغیانا وكفرا. زیاتر طغیان دەکەن، زیاتر کوفر دەکەن. کەواتە لەبەرەوەی هەر کاتێک کەسێکەوە کەسی ئیماندار کاتێکەوە ئاەتی رب العالمین لۆ دەخوێنرێت و ئیمانداری ڕاستەقینە کەوا بە دوای حەقدا دەگەڕێ ئیستعدادی ئیمان و تەسلیم بوونی خوای هەیە سبحانه وتعالى ئەو کەسە وإذا تتلى عليهم آيات زادتهم إيمانا كآتكان رب العالمين لۆ دەخوێنرێتەوە ئیمانیان پێ زیاد دەکا. وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين ولا يزيد الظالمين إلا خسارة. كواتا أو قرآن الشفاية أو قرآن الشفاية نورا رحمة لبو إيمان داران بلام لبو غير إيمان داران كاستعداد إيماني نية هرچەند ئاەتەکانی لۆ دەخوێندرێتەوە کوفری زیاتر دەبی ئیقامەی حجە زیاتر لەسەری دەکرێت لەو حاڵەتی خەسارەت مەندی زیاتر دەبی. لێرەش دەفەرمی لەبەرەوەی ئاەتەکانی خوای گەورە کاتێک کەربوان دەخوێندرێتەوە ئەوان ئیستعدادیان لە ئیمانی پێبینن لە نەتیجەدا با بڵێن مەڕەض و ریجس و پیساتی لە ناو دڵیان و کوفر و نیفاق لە ناو دڵ و دەرونیە زیاتر دەکا بە دابەزینی ئاەتەکانی خوای گەورە سوبحانه وتعالى. بەرەوەی هەر کوفرێک ئەگەر تەوبەی لێ نەکا، هەر مەعسیەت ئەگەر تەوبەی لێ نەکرێ ئەوە گەورەتر بەدوادادا. ئیتری ئەوانش لەو ئاعتیبار و بەو ئاعتیبارەوە فعلا بەدابەزینی ئاەتەکان طغیان و کوفریان زیاتر دەبی و زیاتر سنوور دەبەزێنن، زیاتر تەحریفی کتابەکەی خۆیان دەکەن کەوا تەورات و ئینجیلە. ئیتر بەو شێوەیە بەدابەزینی ئاەتەکان بە تایبەتش لێرە باسی یەهودە زیاتر تەحریفی کتابی خوای گەورە دەکەن، زیاتر زێدەڕۆیی دەکەن و تەعەدا دەکەن ئەوەندی لە دەسەڵاتیاندا کوفریان زیاتر دەبی. وألقينا بينهم العداوة والبغضاء إلى يوم القيامة. جا خوای گەورە دەفەرمی لە نێوان ئەوان ئەو هەندێک لە مفەسرین دەفەرمی لە نێوان ئەوان و نەسرانێکە، هەندێک دەفەرمی نەخێ لە نێوان تەوائیفەکانی یەهود کەوا چەندین تائیفە و مەذهب و چەندین تاقیمیان هەیە لە نێوان ئەواندا خوای گەورە دەفەرمی لە نێوان ئەواندا عەداوەت و بەغضاماندانە هەتا ڕۆژی قیامەتێ، هەتا ڕۆژی قیامەتێ. کەواتە عەداوەت و بەغضا، عەداوەت ئەو دوژمنداریە کەوا بە ئاشکرا دەری دەبڕی، بەغضا ئەو بغض و حقدەیە کە ناو دڵ و دەرونیدایە. ئیتر خوای گەورە دەفەرمی بە حکمەوەی کە ئەوان هەندە بێئەدەبن بەرامبەر بە ئاەتەکانی رب العالمین، بەرامبەر بە خودی رب العالمین، بەرامبەر بە پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم، لە نەتیجەدا خوای گەورە عقوبەی دانە بەوەی کەوا بەو شێوەیە خوای گەورە یەک لە عقوباتەکانی لە سەریان ئەوەیە کەوا بووینە تاقم و دوژمنایەتی یەکتریش دەکەن، عەداوەتی یەکتری دەکەن. خوا پەنامەندە یا ڕەبی. کەواتە وەڵقەینا بەینەهوم العەداوەة والبەغضاء إلى يوم القيامة هەتا ڕۆژی قیامەت. وەکو خوای گەورە لە سورة الحشر دەفەرمێ تحسبهم جميعا وقلوبهم شتى کە دەیانبینی ظاهرا تحسبهم جميعا یەک دەستن و یەک جەماعەت و یەک ڕەئین، بەڵام وقلوبهم شتى دڵەکانیان هەر جیاواز و مختەلیفە لەگەڵ یەکتری. ئەگەر چی مەسلحەتێش کۆیان بکات وەکو ئێستا لە فلستین کۆیانی کردیتەوە، بەڵام شتێکی وەقتیە. هەتا ئەو کاتەی موسڵمانان دەگەڕێنەوە سەر ئیسلامە حەقیقیەکەی خۆیان، ئەو کاتە ئەوان لەوێ جێیان نابێتەوە. بەڵام هەتا وەکو موسڵمانان وا لە بینی خۆیان بەش بن و ئەو موسڵمانە ڕاستەقینە نەبن کە خوا دەیەوێ سوبحانه وتعالى، ئیتر ئەوان
بەو شێوەی باڵا دەستن خوا پەناماندا. وألقينا بينهم العداوة والبغضاء إلى يوم القيامة. زادێک لە زانان دەفەرمون دەی ئەو حاڵەتەی کە خوای گەورە بەرامبەر بە یەهود باس دەکات دەی ئێستا مسلمانانیش چەندین تاقم و چەندین فئەت و کۆمەڵ و جیاجیان لەگەڵ یەکتری و لەوانەیە دوژمنداری یەکتریش بکەن دەیکوو بە عیبی ئەوان حساب دەکرێت کاتێک ئێمەش پێ عیبدارین ئێمەی مسلمان. زانیان دەفەرمون خوای گەورە سوبحانە وتەعالا باس لە ئیسلامی حەقیقی و مسلمانی ڕاستەقینە دەکات. ئەو ئیسلامەتیەی کە خوای گەورە بۆ پێغەمبەری دابەزە صلی الله عليه وسلم ئیتر جیلی سەحابە جیلی تابعین ئەوانە لەو عەسرانەدا کە وەکو پێ سەڵ سەلەم بە خەیر القڕون باسییان دەکات ئومەت یەکدەست بۆ وەکو خوا دەیەوێت سوبحانه وتەعالا ئەو مصیبەت و ئەو مشکلە و ئەو اختلافی تێدا نەبووە. بەڵام کاتێکەوە لە دینەکەی خۆیان دوور کەوتینەوە لە نەتیجەدا ئەهوا ئەو ئارەزوو هاتە نێوانیان و لە نەتیجەدا ئەو هەموو تاقم و ئەو هەموو کۆمەڵ و ئەو هەموو دوژمنایەتی بینە خوا پەناماندا خوای گەورە ئیسلاحی حالی مسلمانان بکە. كلما أوقدوا نارا للحرب أطفأها الله. هەر کاتێک أوقدوا نارا للحرب هەر کاتێک ئەوان ئاگرێک هەڵ بکەن بەنیازی ئیعلانکردنی حرب لەسەر مسلمانان ئەطفەئەها الله خوای گەورە دەیکوژێنتەوە. دیارە هەر وەکو با بڵێن عرف و عادەتی پێشووتری عەرەب وا بووە کاتێکەوە هەر قەبیلەیەک و هەر تاقمێک بیان ویست بە ئیعلانی شەڕ لەسەر کەسانێک بکەن ئاگرێکی گەورەیان هەڵدەکرد کەوا نیشانەی ئەوەیەکەوە نیازیان شەڕ و غەزا و نیازیان هێرشبردنە سەر مقابلەکەیانە. ئیتر لێرەشدا بە فعلیش وایە بخۆی حرب ئاگرە تەڕ و هیشک پێکەوە دەسوتێنی. ئیتر کاتێکەوە هەر کاتێک جوولەکە ئاگری شەڕ هەڵ بکە بە نیازی ئەوەی کەوا بە تایبەتی بەرامبەر بە مسلمانان ئاگری شەڕ هەڵ بکاتن تاوەکو بێوێتن مسلمانان و کیانی مسلمانان لەناو باتن خوای گەورە سوبحانە وتەعالا ئەطفەئەها الله الله سبحانه وتعالى بقدرة وعظمتي خوي أو أجرد كوجيني توا چونك أجر بويستي يهود جولك با هل كم روجي إسلام وياخذ لكم روجي توني بيغمبر صلى الله عليه وسلم لبو مدينة لين دقران ولين دقران أو نور بمينيو لين دقران بيغمبر صلى الله عليه وسلم دعوي بكاو ببت صاحب دولته بردوان بإسلامه وهتاكو استاج به وما يزالش بابلين محاولات خوي عندكان بلام خوا صاحبي أو دينه لو هر کاتێک پیلان دادنێن ئیعلانی حرب لەسەر مسلمانان دەکەن ئەگەر چی کەسانش لە مسلمانان بە پیلانی ئەوان لەوانەیە دەگیرێ دەکوژرێ بەڵام وەکو کیان و وەکو ئومەت بەگشتی مەحاڵە خوای گەورە تەسلیمی هیچ کەسێکی بکە لە جوولەکە و لە دیان و لە مشریکین و لە هیچ کەسێکی دیکە خوا صاحبی ئەو دینەیە و خوا صاحبی ئەهلی ئەو دینەشە. ئیتر هەر کاتێکەوە پیلانێک دابنێن بەمەبەست لە ناوبردن و بنەبڕکردنی ئیسلام مسلمانان خوای گەورە پیلانەکەیان تێک دەدا و خوای گەورە ئاوێک بە ئاگرەکەی ئەوان دادەکا و دەیکوژێنیتەوە. ويسعون في الأرض فسادا ئەوجا یەسعون هەوڵ دەدەن سعی واتە هەوڵدانێک زۆر جدیەت و نەشاتی تێدابێت زۆر بە جدی و زۆر بە نەشاتەوە هەوڵ دەدەن لەسەر ڕووی زەوی چی بکەن فەساد بکەن. فەساد ضدی با بڵێن پێچەوانەی سەلاحە پێچەوانەی سەلاحە هەموو ئەو شتانی کەوا فەسادە لەوان دەوەشێتەوە سبحان الله. ويسعون في الأرض فساد بە هەموو هێز و توانای خۆیان بەو پەڕی نەشاتیان هەوڵ دەدەن فەساد بە معنای کەلیمە لە خۆڕەوش لە ئەفکار لە ئەموال لە هەموو شتێک هەوڵ دەدەن فەسادی لەسەر ڕووی زەوی بڵاو بکەنەوە. ويسعون في الأرض فسادا والله لا يحب المفسدين. بەڵام الله سبحانه وتعالى کەسانێکی مفسد و فاسدی خۆش ناوێ. إن الله لا يصلح عمل المفسدين. خوای گەورە سبحانه وتعالى ئەو کەسانێکەوە مفسدن بە دوای ئەوەن کەوا فەسادی لەسەر ڕووی زەوی بڵاو بکەنەوە خوای گەورە کار و کردەوەکانە ئیسلاح ناکە و چاچی ناکە و نایگەینیتە نەتیجە. خوای گەورە خۆشیانی ناوێ نەخۆیانی خۆش دەوێت ناکار و کردەوەکانیان خۆش دەوێت نەتەئیدیان دەکات کەواتە وەکو هەڕەشەیە. بەڵکو لە مقابلدا خوای گەورە سبحانه وتعالى کەسانێکی مصلح و چاکەکاری خۆش دەوێت کەسانێکی مصلح و چاکەکاری خۆش دەوێت کەواتە ويسعون في الأرض فسادا. هەندێک کەس هەیە تەنها لە خۆی فاسیدە بەڵام مصیبەت لەوەیدا کەوا
بێوێ ئیفسادیش بکە لێ وەکو لێردا لە باسی یەهود دەفەرمی ويسعون في الأرض فسادا هەوڵ دەدەن فەسادی لەسەر ڕووی زەوی پەیدا بکەن بەڵام والله لا يحب المفسدين الله سبحانه وتعالى مفسدی خۆش ناوێ بەڵکو مصلحی خۆش دەوێ کەواتە کافی نییە لە مقابلدا کافی نییە کەوا ئینسان صالح بی لە خۆی ئەسڵ وایە مصلحیش بی خی گەورە ئەوەی لە ئێمە داوا کرد هەر ئەوەشی لە ئێمە خۆش دەوێت کەوا خۆمان ئیسلاح بکەین و خەڵکی دیکەش ئیسلاح بکەین ئیتر لە خی گەورە دەپاڕینەوە لەو کەسانە بین کەوا خۆمان ئیسلاح کردبی و خەڵکی دیکەش ئیسلاح بکەین ولەو کەسانە بین کە خی گەورە بە ڕەحمەتی خۆی خۆشمانی بێ وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.